ساتە وەختی هەفتا و حەوت کە تۆ وتارێکی تونت دژی ڕاگواستنی قەڵاتزێ خوێنیتەوە. کدی ئامی داخلیە کتێت و بە 5 مادە حکمی یەکەم لە زیدی موشەل ئەفلاق، دووەم لە زیدی حیزب باز، سێم لە زیدی ڕێیجۆ. ویستم هین کەم کتی مناقەشەی پێناوی هەچی چین و توێژێکێ لە پشدەر هەموو تەقریری داوە بە ئەمن. ڕوودا و مێژوو لەگەڵ مەلا محەممەدی دڵگەیی کەسێتی سیاسی و ئاینی لە ناوچەی پشدەر. کاتی خۆی مەلا مستەفای بارزانی داوای لێکردبوون کە مەلاکان یەکێتی زانایان بەشداری ڕاستەقۆ و فعلیان هەبێت لە ناو شۆڕشە و بێنە ناو مەکتەبی سیاسی. مەلا مستەفایەکێک لە کۆبوونەوەکاندا تیم مستۆ نامێنی بۆ ئێوە. ڕوودا و مێژوو بەشی دووەم شەوی سێشەممە کاتژمێر 9:05